بەڵێ لای مناڵ یەکێک لە ڕێگە باشەکان ئەوەیە کە ئێمە ئەو شتێک کە ئەمانەیە خۆمانی لێ بشارینەوە خۆمانی لێ بدزینەوە بین خۆمان مۆزوعەکە بکەینەوە. ئەمە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە یەکێکە لەو ڕێگایانەی کە کۆتایی بۆ مۆزوعێن. بۆ نمونە شتێک ڕوویاوە تۆ تویتەتە مووقیفەکە داریای هەزەلیە پێکەنین هەلیە بڵێن لە زمانی مناڵی تابوو هەموو جارێ ئەوان بیریان هەیەتەوە و ئەم شتە حاڵکی پێکەنین دروستەکە و تۆ ئەخاتە مووقفێکی نە تۆ وەرە خۆت ئەوە بکە بە فیلم خۆت بیگێڕەوە خۆت مەسەلەن بیریان بخەرەوە. ئەگەر تۆ ئەمە بکەی دڵنیا بە مۆزوعەکە یەکسەر ئەڕەوێتەوە و هیچ کاریگەریکی نامێنێت. ئێستا من ڕەفیقم هەیە سوحبەت چییە؟ یعنی ئەگەر شتێکی لێ بەسەر هاتبێ ئێژەوەی ئێمە بیرمان بکەێتەوە پێبگەنین ئەو خۆی ئەیگەڕێتەوە ئەیکا بە هەرا و ئەیکا بە مۆزوعی پێکەن لەبەرەوە ئیتر هەر ئەو جارێ یەکسەر ئەسڕێتەوە ئیتر وەکوڵێ سیحری دیان نامێنێت. بۆیە ئەم ڕێگایە زۆر مهمە ئینسان ڕوبەڕووی شەرم و ترسەکانی بێتەوە و ئاسایی بێ بەلایەوە. یعنی ئەمە جۆرێکە لە بوێری جۆرێکە لە ئازایەتی جۆرێکە لە گرنگ نەزانینی هەندێشت تۆ ئەبێ خۆت بە گەورەتر بزانی لەوەی کە لە ڕابردووە چی بۆ چی نەبووە. لەبەرەوە بە شاردنەوەی ئەم شتانە و بە قسە لەسەر نەکردن و وا خۆت دەرخی هەرکەس باسی کات تۆ دەموچاو بی بە یەکاو بیکەی بە ناخۆشی خراپترە وەزبەکە بەڵکو بە پێچەوانەوە خۆت باسی بکە. باوەڕکە ئێستا هیوا هەیە شەرم لە هیچ ناکات. یعنی گەشتێکی لێ بەسەر هاتبێ نەشمانزانی بە ئیجابێتەوە و ئیتر شتەکە زۆر ئەبێ بە شتێکی سادە و گەنینایی و خۆش. یعنی ئێستا هیوا هەیە شتێکی لێ بەسەر هاتووە خۆی ئەیجێڕێتەوە جاری وایە زۆر هەزەبێت.